ماوەی 6 ڕۆژە سەرجەم گۆشتفرۆشەکانی چۆمان دوکانەکانیان داخستووە و بەهۆی بەرزبوونەوەی نرخی ئاژەڵ و ئالیک داوا دەکەن نرخی گۆشتیش بەرز ببێتەوە. ئەمە ئەوڕۆ معاناتی دوکانێ و بازارمان زۆرە کە دوکانەکانمان بە خۆمان قەپاتمان کردیا بە هۆیبوونی گرانبوونی بازار و حیوان و لە مەدانی زۆر سعرە نرخی ئاژەڵی زۆر هاتە سەرێ. ئەو علەفی ئێستا لەو زروف و بازاری ئێستا حەلەف زۆر گران بووە. تقریبان ئەمە جاران تەنمان ئەکڕی تەنی ئاردی بە 200,000. ئێستا نێزیک تەنی ئاردی بیتە 800,000. لۆمە بەو نرخی جاران ئەمە ناتوانانی شەکەی بکەیت. بە بەراورد لەگەڵ سەرجەم شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان نرخی 1 کیلۆگرام گۆشت بە 14,000 دینارە و ئەم ڕێژەیەش زۆرترین ڕێژەی نرخی گۆشتە لە هەرێمی کوردستان. ماوەی هەفتەیەکە گۆشت لە قەزای چۆمان بەدەست ناکەوێت بە بیانووی کە قەسابخانەکان بۆیان دەرناهێنێ و گوایە کە گۆشت نرخی بەروبوومی ئاژەڵ بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە بۆ ئەوانیشی دەرناهێنێ بۆیە هەستاون بە قەپاتکردنی قەسابخانەکان و لە هەمان کاتیشا ئێستا ماوەی هەفتەیەکە بێت لە قەزای چۆمان گۆشت دەست ناکەوێت. دوکانی گەزن هەیە و ماوەی هەفتەیەکە بە هیچ شێوەیەک گۆشتمان لە قەزای چۆمان نەکڕیوە. پەنامان بردوتە بەر قەزای سۆران بۆ ئەوەی گۆشتی دوکانەکەمان دابین بکەین. بە ناچاری ئەگەر نەتوانین لە قەزای چۆمان گۆشتمان دەست نەکەوێ بەو سعرە ئێستاش بە ناچاری ناچارن دوکانەکە قەپات بکەین. داخستنی دوکانی گۆشتفرۆشان کاری چێشتخانەکانی وەستاندووە و ڕۆژانە خاوەن چێشتخانە و هاوڵاتیان لە سۆرانەوە گۆشت دەکڕن. دەبان بە حکمی ئەوەی ماوەی هەفتەیەکە قەسابەکانی چۆمان ئەوە دوکانەکانیان داخستیە ئەمەنەوە تەئسیری زۆر کردیتە سەر چێشتخانەکان بە ئامی خەڵکی بە ئام نرخی شتومە گران بوو ئەو داوا دەکەن گرانبی ئێمە ماوەی هەفتەکە قیماکە باب گورچی لێک جگار ئەو هەمووی بەس لە سۆران بۆ مادێ کە لە سۆران بۆ مادێت تەبان تەئسیری لەمە کردیە ئەمە تووشی زەرێرێبین لەوێن دەری هەرزانتریشە هەتا دێت تێرە لۆمە گرانترە وەستی ئەگەر ئەوها بەردەوام بە قەسابەکان نەکەنەوە ئێمە تاوان تووشی زەرەر دەبیت. ماوەی 1 هەفتەیە گۆشتفرۆشەکان لە قەزای چۆمانمانیان گرتووە و دوکانەکانیان داخستووە. داواکارن نرخی گۆشتیش وەک باقی کەلوپەلەکانی دی بەرز ببێتەوە. ئەمە شۆکارێک بووە بەوەی کە چێشتخانەکان بە چۆڵی ببیندرێن. پێشەوە مەحموود کورسات نیوز چۆمان.